خۆشەویستان جارێکی تر سڵاوتان لێبێ و لەگەڵتانە بەردەوامین ساحر دەستی خۆش بێ خۆش بوو مادەم گوێزیشی تایە گوێزی زۆر بەتان دەست خۆش بێ واداری بینەرەکانیشمان بتوانم جۆرە خواردنانە تاقیکەنەوە کە چێژ و تایبەتمەندی و بوو مۆرزە گەرمەش خواردنێکی زۆر سووک و ئاسانە و کۆمەڵێک کەرەسەی تەیە کاتوانین بڵین بەهای خۆراکی زۆر باشی هەیە. ئەچینە لای کۆتا تەوەری ئەمڕۆمان کە چۆن لە سەرەتایە باسی بابەتێکمان کرد پەیوەستی بە کۆنفرانس ببەسرێ بۆ بواری گەشت و گوزار کامە بابەتێکە بۆ ناوچەکەمان گرنگی و تایبەتمەندی هەیە بەڵام لامان کاتیشا گەشتی گەشتیاری لە هەرێمی کوردستان بۆ نمونە لە هەر ناوچەی و تایبەتمەندی خۆی هەیە بۆ نمونە چیتە دوهۆک و زاخۆ کۆمەڵە شوێنی ئاسەوار و شوێنی دڕفێنی جوانی لێ یەیتە سلێمانی و ئەچیتە هەورامان کۆمەڵە شوێنی جوانی لێ ئەچیتە هەولێر و کۆمەڵێ لەو شوێنانە شوێنی زۆر جوانی لێ ئەچیتە منتیقەی سۆران و ڕاپەڕین و ڕانی ئەمانە هەمووی بۆ خۆی کۆمەڵە جێگەی گەشتیاری لێ کە لە شوێنەکانی تر ناچێت باشە کە ئێمە خاوەنی ئەم شوێنە گەشتیارانە بین چۆن بتوانین گرنگی پێبین چۆن بتوانین هەوڵ بێن ئەم شوێنانە ئاوادان کەینەوە چۆن بتوانین ئەگەر شوێنەکە سروشتی خۆی جوان بوو تایبەتمەندی بۆ سیاکەین چۆن بتوانین کەسی تایبەتی گەشتیاری دابنین لە شوێنەکانە ئەمانە هەمووی کۆمەڵێ بابەتن کە بە ریزبند بە دوای یەکە وا ئەکات کە گەشتیارێک هاتە لای ئێمە ئەم ساڵ دە ڕۆژێک مایەوە ساڵێکی تر دە کەسی کە بێنێت و زیاتریش بمێنێتەوە بۆ گفتوگۆکردن لەسەرم بابەتە بتوانین ئێمە زیاتر لە ڕووی گەشتیاریەوە لە ڕووی کۆمپانیەکانی گەشتیاریەوە گرنگی بە گەشتیار بین ئێستا زۆر بە خۆشحاڵیەوە لە ستۆدیۆکانمان لە شاری دۆکی خۆشەویستەوە زۆر بەڕێز عەبدولڕەزاق نێهلیمان لەگەڵایە کە بەڕێزیان پسپۆری زانستی گەشتیارین کە زانیاریمان باتێ کاک عەبدولڕەزاق سڵاو لێبێ و بەیانی و باش. سڵاو ڕێز بوو جەنابێ هەوا سڵاو ڕێز بۆ هەمی بینەرێن کورسات بۆ ئومێدێک و ئەم بشین ماوەی داهاتیدا خزمەتە شاشا کوردسات یا ڕەنگین بکەین و خزمەتە خەلکی هەرێما کوردستانی و کەرتی گەشت و گوزارێ بکەین. زۆر سپاس بۆ تۆش کامڕۆ بەشێوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵمانە بووی سڵاویش لە شاری دهۆکی جوان و خەڵکە جوانەکەی پێمان بڵێ ئێمە چۆن ئەتوانین لە هەرێمی کوردستانە هەوڵ بین گرنگی بە گەشتیار بین ڕۆڵی کەرتی گشتی وەکو حکومەت و ڕۆڵی کۆمپانیاکان لەم چوارچێوەیە تا چەند کاریگەریان هەیە کە گەشتیار ڕاپێشین بۆ ناوچەکەمان. بەێ ئەوە ڕاست بیتن و کەرتی گەشت و گوزارێ ئەبروکە هەرێما کوردستانی تایبەت و گشتی سەراستی جیهانی بووە ئێکش فاکتەرێت هەرە پێس بۆ ئیکۆنۆمیکردن یانجی بۆ پێسکردنە ئابوورێ وڵاتە گشتی گەشت و گوزار جیهانی هەمیە سەرسیستینێت سەرەکی پێشت کەوید و گەشتیار قەستەوان وڵاتاتکەن ئەوێت ئەف سێ تەوەرە یانجی سێستینە تێدا گەلێکی پێز بن ئەو ژی ئێکشوان گوت بێژنێ ڕێو ڕێبار یانجی ڕێو ڕێبار تێنە هەژمارتن ji دەمارێن سەرەکی یەن ڕاکێشانە گەشتیارە وجا ئەف ڕێو ڕێبارە چه بژین یەت ڤەگوهاستنا تڕۆمبێلا بن یانجی یەت فڕوکەوانی بن یەت ئەسمانی بن یانجی یەت دەریایی بن ئاسانترین ڕێک و باشترین ئامیرێت ڤەگوهاستنێ گەشتیار سەردانەوان وڵاتاتکەن ئەوێت ئاسانتر شێوەیەکی لەس و بۆهایەکی گونجایی گەهنەوان وڵاتە ئەڤە ئێکیش ستینایە ستینا دوێ جهێت ڤە حەواندنێ و بژین یەت خزمەتگوزاریە گەشتیارە وەکی هۆتێلن موتێلن گوندێت گەشتیارینە خارنگەهن و جهێن بژین خۆشگوزەرانیە گەشتیاری و ئەڤێن گەشتیاری دوێتن دەمێت خۆیت ڤاڵا هەمیە تێدا ببەتە سەر و پشێوازێکی جوان و ڕێکخستی خاڵەسێ بەرنامجێت ڕێکخستی هەبن ئەو وڵاتێت ئەڤروکە بووینە شاها گەشت و گوزارە جیهانی وان وڵاتە بەرنامجێت ڕێکخستی داڕێتین و پلانێت توکمە پلانێن استراتیژی داڕێتین بۆ هەندێک و
کرد گشت و گذار الولات وان پیش بکویتن که اف برنامجه اتپربن جه رکخستنت گلکت باش بوهنده که او گشتیار قصد ولات دوان کن که 24 دم جمرت وان همی برنامه و پلانت رکخستی تیدا هبن که گشتیار هست والاطیه یعنی هست بیزاریه نکتن الوی والاطی دا بوهنده که دا گشت و گذار الوی والاطه که امد ویتن پیش بکویتن ویتن اف هر سیستینه تیدا گلک بحزبن ری بار و جهد و حواندنه و برنامجت رکخستی بده بنا هویاوی که او گشتیارت قصدا ولاطات کن یا جیوی ولاطیت کن که دوباره دم تودگر نفجه خوی کلاسیک پروپاکنده یعنی راگهاندنه که گلکا باش بکن بو وی ولاطی و بدهان گشتیاری دیفری کن بو هنده که او ولات ببیته ولاطه که گشت و گذاری الجهان همیه جاکاک عبدالرزاق اوانی که خود بدوادا چونت کردوا چی لا هریمی کردستان و کات گشتیار راب کشه بو ایرلانیا گشتیار کاتێک دێتێرە بوون منە ڕاستە بە قسەکەی جەنابەت هۆتێڵ و هەموو ئەمانە زۆر گرنگە بەڵام لانێ ئەو بەدوای هەندێک خاڵە ئەگەڕێ وەلەبەر ئەوە دێتە ئێرە ئەوەندەی جەنابەت بەرگوێت کەوتبێت ئەو هۆکارانە چین کەوایان کردووە هەتاکو ئێستا گەشتیار زیاتر ڕوو کاتە هەرێمی کوردستان بۆی کە زیاتر لەسەر ئەو بابەتانە کار بکرێ بله وکو خوزا وکو سرشت هرما کردستان خوشبختانه سپاس بو خوده کو گلک یه گنجای بو هنده بجین هر 4 ورزین ساله ببینه ورزین گشت و گذاره و چندین دور چندین جهن گلکن سرنج راکش بسرشت خو الهرما کردستان هین و وان جهن سرشتی یا وان جورین گشت و گذاره وگریه کو بیک و بازار کردن و بازارگریا گشت و گذاره هبیتن گشتیار سردان هرما کردستان بکد امد بینین وان سالن دو ماهی دا تایبت بشتی بجین سوشیال میدیا پتر کارا بوی سراست جهانه تایبت الهرما کردستانه ده بینین گشتیاره که زیدتر قصدا دورین جدا این هرما کردستان کتن بو هنده کو دمن خو ین گزاری الهرما کردستان بورینن جوان جورا یعنی او جورین گشت و گزاری ین هین الهرما کردستان بجین گشتیاری آویه یعنی ورزی هاوینه دا بجین دول و نهال و سرشت هرما کردستان گانی و ریبارت هرما کردستان وگریه کو گشتیاره کو زیادتر 98 صده او گشتیارت نوکت هنه هرما کردستانه او گشتیارن بودیتنا جهن فینک بجین گانی و ریبار و آوین تازیت هن سردانا هرما کردستانت کن یان جی بو دیتنا دیمنن زفستانه ین بفرانبار کو او دورن بفرین و نمونه دورت هین الپارزگه ها سلیمانیه کو بفرگا زیدت کویتن بینین دورزی زفستانه دا گشتیاره که اگجار زور قصدا هرما کردستانت کرد پارزگه ها دهو که بونمونه جای گاره دبینی فوکسا او گروپ گشتیاری اوتین هرما کردستان یا سروی که کود ورزی زوستان دا کنگی ده بفر هتن که بهن گوپیت کا جایگاره ببینن و دمت خوش لبورینن زیده باری و بجین جهن شینواری چندین جهن شینواری ان دیرین کل سر آست جهان همیه بیت ایکمین بن وکر یکو گشتیاره که زیده سردان هرما کردستان بکتن و اوجی هربتا تشتکی گله که باشه زیده باری و پیگوژیانا یا هرما کردستان کو چندین اولو نتوه افروکل هرما کردستان دا ادجین کو شوازه که جوان رخصتی تایبت گشتیاریا آینی دبینی کو ادوان سالن دو ماهی دا بونمونه اگر ام بحث پرزگه حلال شانورانی بکن یا براید مید ازدی کو سر رای هاتنا گشتیاره که زیده بو و پرزگه بس هرما کردستان جی بجین سازیت پیوندی دار حکومت هرما کردستان گرینگه گام مازن دایه وی بابتی کو را بوینت نیجن کرنا وی پرزگه البته سالان اندهاتی دا من باوره کو
گشتیاریا آینی الهرم کردستان تایبت یا بجین براید میت ازدی اول سرانسری جهانی اکمین پرسگه کو جهوانی پیروز جه حج و طاعت و عبادت ویا اول دبیت فاکتره که پس کو هجماره کا گلکا پیوای یا گشتیارا بهن سردان هرم کردستان بکن زیده باری و گشتیاریا هنری کو دبینین سالانه دورت جدا جدا ین هرم کردستان فستیوال و چالاکین هنری تینه انجام دان تایبت دوره هورمان دوره سنور پارزگاه سلیمانی سنور پارزگاه هولیر سنور دوره دهوک پارزگاه دهوک دبینین فستیوال جدا جدا تینه کرن یت هنری نه یت کلتوری نه یت بگوژیان نه و هر واسه فستیوال جور و جور یت برهم اینانا یا کشتوکالی تینه انجام دان اوان همیا اگر ام لیک دانه که بو بکین وکریه کو بخوازای خوب سرشت خو گشتیاره که زیده قصدا هرم کردستانت کتن و وی چندی وکریه کو سالانه بجیم میلیونا گشتیار بهینه هرم کردستان دیو داتاین سالا بوری کو سال 2014 نزدیکی 7 میلیون گشتیار هات بونه هرم کردستانه که واتا سال بو سال افریجا یه برف زیده بونه چیتن سرشت و جغرافی و توپوگرافی و جنگه ها هرم کردستانه همی گلک یا گنجایه بو هنده کو گرینگیب کرده گشت و گذاره بهت دان لی دیتنا من وکو بسپور و شارزای گشت و گذاره وکو پیویست سازیت پیوندی دار وزارت شاروانی و گشت و گذار دسته آگشتی و گشت و گذاره الهرم کردستانه وکو پیویست نشیاینه درستاهی خدمتا یا وان جهن مگوتین وان جورین گشت و گذاره بکن بو هنده کو گشتیاره که زیده تر بهت هرم کردستانه اوات هیتا اف گشتیارت حتانو که تین هرم کردستانه من باوره پریکا راگهاندنت کسوکی یعنی پریکا سوشیال میدیا کسوکی کو او بجین چه حولاتیت هرم کردستانه نه چه جی او گشتیارت تین هرم کردستانه بونمون سنور پارزگاه دو که دبینی پریکا سناپ کی یا پریکا بلاف کرنگا پست کی فیسبوکی یا جی پریکا بجی مال پر خو یه تایبت کو یه اینستاگرامی دبینی پست کی ده بلاف کت و وی چندی وکریه شم بجمه هوا زیادتر 800 او گشتیارت نه هرم کردستان پریکا مال پرت نفرمی پریکا مال پرت کسوکیت حوالاتی او گشتیارت نه هرم کردستان سردان هرم کردستان کن ابتنه 20 صد پریکا مال پرت فرمی یت سازیت پیوندی دار یت چه سازیت فرمی بن چجی بجن کانال که راگهاندنه بیتن وکر بیتن کو رول خوب ببینید و پروپاگاندا و برنامه تایبت سر کرت گشت و گذاره بکن اگر نه حتی نوکل هرم کردستان بنمونه من ندید یک کانال که پروفشنال یه گشت و گذاری و کو زمان جدا جدایت ولات دراوسه بنمونه ولات بجیم زمان فارسیه زمان ترکیه زمان انگلیزیه زمان عربیه پروپاگاندا یعنی رکلام که باش یا خستی بکن بو کرت گشت و گذاره دا کو گشت و گذاره هرم کردستان بو جهانش در و شوازه که شارستانی و هفچرخ بدن دیار کردن دا گشتیاری بیانی بهت هرم کردستانه الدیو دوان داتا و بجین جمارت هاتی ندیار کردن حتی نو که گشتیار بیانی ریجه که گلک کم تیت هرم کردستانه او گشتیار تن یه جیری و نوراست عراقی نه و تیچوی وان گشتیارا جی گلکیه کیما برانبر گشتیاره که بیانی درجه ها برنامه اگر دلی و هبیتن ده پتر دانستاندن سروی بابتی کن دەسەکانی خۆشبێ زۆر سپاس بۆ تۆ کە عەبدوڵڕەزاق کە بە شێوازێکی ڕاستەوخۆ لە پارێزگای دووە لەگەڵمانە بووی بە هیوای ئەوەی کە بەڕێستان کۆمەڵی خاڵی زۆر گرنگتان باس کرد کە بتوانین زیاتر گرنگی بە گەشتیار بین و بۆ شوێنەکانمان بە ئاوەدانی بێڵینەوە و بتوانین خەڵکەکەی خۆشمان سەحر زۆر کاریگەری هەیە لەسەر گەشتیار یعنی بۆ نمونە هەر یەکێکمان کە گەشتیارێکە بین ئەگەر بە ئۆتۆمبیلی کۆمپانیەکان ناتبێ ئۆتۆمبیلی خۆی هاتبێ لەسەر شەقامێکە پرسیارێکی لە تۆ کرد بە ڕوویکی خۆشە وەڵامی بە ئەمە هەر لەناو کووردا بەناوبانگە هەنێک جارە هاپەکی ئەکەوێ بۆ نمونە دەستی بە شوێنە ناگا دێمەڕۆ بۆ هیچ شەوەرەوە بە ماڵی خۆمان زۆر دۆستین بەڵام گرنگیشە کە بتوانین ئەو هۆشیاریان لە شوێنێکی گەشتیارین ئەو لە پەنامانە دانیشتۆ بە هەز بە غەریبینەکە یعنی ڕێزێکی لێوەگرۆک و کەسوکاری خۆمە ئەمانە واکە کە کردی گەشتیاری بوژانۆی بەخۆی ببینێ
و بتوانین شوێنە گەشتیارەکانیشمان هەمیشە ئاوەدان بێت.